نیمان سکاڵایەکی پێشکەشی دادگای هەڵەبجە بکەین بۆ ئەوەیە مافی قوربانیەکانی کیمیابارانی هەڵەبجە وەرگرین کە 30 ساڵە دامان ناوە وەکو کەیسێکە هیچ کاتێکی لەبیر ناکرێت لەگەڵ کۆمپانیای MM لۆ بە سەرپێشتی پارێزەر گاڤێل مایرۆن توانیمان لە ماوەی 8 ساڵدا بگەینە ئەم ڕۆژە کە بتوانین سکاڵایەکی دژی ئەو کۆمپانیانێک بێگانەکانی کە دەستیان هەبوو لە پەرەپێدان و دروستکردنی چەکی کیمیاوی ڕژێمی گۆربەگۆری سەدام بۆیە بتوانین قەرەبوو بەرکەوتویەکانی چەکی کیمیاوی تەنها لە شاری هەڵەبجە بەلکو لە هەموو هەرێمی کوردستان و جەنابی حاکم ئەمڕۆ سکاڵەکەی لە ئێمەی وەرگرت.